سڵاتان لێ بێم کاتتان باش ڵقێکی دیکە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم بەرنامەم جارش کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێش لە خۆ دەگرێت تا کۆتایی لەگەڵمان بن. کچێکی شێوەکار کولتوری کوردەواری لە دیزاینکردن و دروستکردنی کێک بەکار دەهێنێت. گەنجێک بە شێوەیەکی جیاواز کاری هۆنەری مۆدێرن دەکات. گەنجێک باڵندەیەکی فێری سرودی نیشتیمانی عێراقی کردووە. کچێکی شێوەکار لە شاری هەولێر بە شێوازێکی جیاواز کولتوری ڕەسەنی کوردەواری لە دیزاینکردنی کێکدا بەکار دەهێنێت. ئەم کچە بەهرەمەندە هونەر تێکەڵ بە خواست و خولیاکانی خۆی دەکات و ئەیەوێت ئامانجیشی ئەوە بێت کە کولتوری ڕەسەنی کوردی لە ناوچوون بپارێزێت. ناوم بێرەیە، ناویسیانیم بێرۆ عەبدوڵڵا لەتیف، خەت شاری ڕوانزم، بەس لە هەولێرە دائینیشین. هەر لە منداریەوە خولیای وێنە کێشانەوە بوو، یعنی دایمەن ڕەنگ و شت هەبوو لەمارێ ڕسم و شتم دروست کردیە. ئیدی ئەوە درێژەی کێشا سەبر تاویلات ئەو خولیای گەورەتر بوو، جێم لە خۆ کردەوە. ئێستا ئەوەیەکە کە لە ئیشەکانم جەمەدانی کوردی دەگەر کراوی، نەخشەکانی لەسەرەکەم نەخشەکانی زۆر وردن، دەگەر ڕیشەکان زۆر بە وردی دەبی بەدیقەتەوە شتەکان بکەم هەندێک وەختیشی ئەوێت. ئەمن کە ئەو ئیشەم هەر بژارد کێک لەسەر شێوەی بەعام فۆلکلۆری کوردی زیاتر مەبەستێ من ئەوەیە وچی هەموو گەلانی دنیا کوردی فۆلکلۆری کورد و سروشتی کوردستان بە زەیدی بناسین، بە گەلانی دیکە بناسین، وچی هەموو گەلەکانی دیکە کە لە ڕێی هونەری فۆلکلۆری خۆیان، سروشتی خۆیان، کولتوری خۆیان بەنەوەی داهاتوو بە گەلانی دیکە ناسینێن. من بەخۆ برن کە لە تەمەنێکی برێن هەرزەکاری لە 15-16 ساڵ بووم، داکم کە کێکی دروستە کرد لەمارێ، زۆر جار دیزاین و ڕازاندنەوەکەی عایدی من بوو. لەبەرەوەی برێن دەستی شێوەکاریم هەبوو ئەوانەی ئەدا من ئەمن ئیشی ڕازاندنەوەکەم لەوە کرد. زۆر جار برێن کە میوان وشت نات زۆریان پێ جوان بوو، دەستخۆشیان لێ ئەکردم، پێیان شتێکی جوان بوو، ئەیانگۆ ئەگەم مناسەبەکن هەبوو لۆمەش عینی ڕازاندنەوەی بکە، عینی دیزاینی بکە. دوای سەبرەوەی لێ هات بەخۆ کێکەکانیشم دروست کرد، تاقیکردنەوەم لەسەر کێکێ کرد، لەسەر تامێکێکی سەبرە تا دەستم دەرەچوو، برێن چەند جارێک دەرنەئەچوو لە دەستم. تاوی لێ هات بە تەواوی فێر بووم، بەس هەر لۆ خۆم ئەکرد، یعنی لۆ خۆن و لۆ خێزانی خۆم، لۆ خانەوادەی خۆم کێکم دروستە کرد، یان مناسەبەی عایلەکان هەر ئەمن کێکم دروستە کرد و ئەم ڕازاندەوە.
ئێستا ئەو ئیشی لە بەدەستمدایە پەیکەرە لە شێوەی کێک، پەیکەری مەستوری ئەردەلان. ئیشێکی قورس و زەحمەتە، چکە برێن پێشتر من ئەگەر بە لەلایەنی پەیکەر سازی ئەو ئیشەم کردبیتن، پەیکەرێکم دروست کردبی ئەو لەوانەیە خۆشتربی ئیشکردنی باشتربی، بەس لە کێکی زەحمەتترە. یعنی زۆر ئەتوو تەبەقەک کێکی دائنەی، دوایە کرێم و بابەتە شیرینیەکان، دوایە هەویری شەکردانەی لەسەری کە نەخشەکانی لۆ دروستەکەی هەندێک وەختێوێ هەتا ڕائەوەستی و خۆ ئەگریت. حەزم لێ بوو پەیکەری مەستورەی ئەردەلان دروستکەم. کەزانیم لە کێک دروستکردنەکەی تەواو باشم و لە ئیش شێوەکاریگەش هەر باشم لە برێن لە پەیکەرسازی و ئەو بەشە هونەریانە. فکرم کردو تێکەرکەم ئەو دوێی زۆر جوان ئەبی و زۆر جیاواز ئەبی شتەکە. یعنی وەی لێ دێتو بەشەکی دیکەی کلتور و فۆلکلۆر بە میلەتی خۆت بناسیینی. ئەجا ئەوە بوو پێم زۆر باش بوو کە هەردوو کاتێکەر چێشکەم فۆلکلۆر، کێک، هونەر. ئێستا ئەوە کێکی چادان و ڕۆژوە کە زۆر کەس پێیوا بوو کێک نییە، گۆ نابیت ئەوە کێکبی، ئەوە تاو ئەوە ڕۆژوی ڕاستیەتی و چادانە، برێن شیشی تکەی و بەس. ئێستا لە پێش چایەنگۆ ئەشچینم کە کێکە وە تایبەتمەندی کێکەکانی منیش ئەوەیە کە ناوەکەی پێک دێت لە قەزوانی تێکەم و دەگەر مێوژی. لا شاری سلێمانی گەنجێک دوای تەواوکردنی خوێندن دەستەکات بە دانانی گروپێک بۆ کاری هونەری بەهرەمەند و مۆدێرن. ئێستا ئەو گەنجانە خەریکی دانانی یاریەکن بە ناوی هەسارەی بەهرەدار کە یاریەکی جیهانی بەناوبانگە و لە چەند شارێک و چەند دیمەنێکی جیاواز پێکاتووە. شێرۆ بەهرەدار دەرچووی هونەرە جوانەکان بەشی پەیکەرسازی ئێواران. حەزم لەوەیە بوو من لە مناڵیەوە لە بواری مەعماری و تەختیتی شارە، چکە زۆر لەگەڵ مێلورە و هەنوو ئەو شتانەیە ئاگەڕام کە بچوو بووم. دواتر ئام حەزە نەمتوانی بێن بە دیفە بۆیە لەو بەشەیە خوێنیم لە پەیمانگایە کە ئێستاوای لێ هاتووە. دوای کە تاویشم کردووە بەرەم پێسەنیەوە لەوەی کە چۆن ئیشی تیا بکەم لە بواری پەیوەندیکردن لە نێوان کۆمەلگا و پرۆژەیە لە نێوان تەمەنەکانی نێو کۆمەلگای جیاواز. دوای ئەوەیش کە دەرچی چووم لە پەیمانگا هونەرە جوانەکانی کە لەو شتانی کە ئینسانە بێ هەمیشە بەردەوام بێتیایە جوڵەیە. فبووە منێکێ لەو شتانی کە وەکو جوڵە پێناسەیەکەم لە نێو کارگەی کولتور کە ئێستا لەناو کارگەی جگەری سلێمانی ئەمە پرۆژەیەکە بۆ کەڵچەر ئیندستری سینەعەتە ثەقافە کە تۆ چۆن لێرەیە بتوانی لە ڕێی کولتورەوە پرۆژەیە بیرۆکەی خۆ بێنیتە دی. هەموو خۆمی یەکەم لە تیمی ناو پرۆگرامەکەی ناو کارگەی کولتور کە ئیش لەسەر ئەوە ئەکەین چۆنێتی بەکارهێنانی فەزا سپەیس جێگا بۆ بیرۆکە بۆ پرۆژە و چۆنێتی دروستکردنی ئەو پەیوەندیە لە نێوان ئەو بەکارهێنەرەکانیان.
طبعا خۆی ئەم حەزەی کە ئێستا خۆم خەریکم لەسەری ئەگەڕێتەوە بۆ شتێکە لە 2009 دەستی پێ کردووە لەگەڵ منیا پێشتریش کە تۆیت ئەم شارانە دروستەکە یا تەختیتی بیناکەیت یا پلان و بیرۆکە ئابم شێوەیە تێکەڵەکەی وای لێ کردم جیهانێکی خەیاڵیم هەبێت بە خۆمەوە کە بەنای هەسارەی بەهرەدارە کە کۆمەڵی شاری تایە کۆمەڵی وڵاتی تایە هەریەکە بە کۆنسپت و ئۆرگنایزی خۆی جوڵێتەوە کە ئێستا لێ هاتۆ من بتوانم لە ڕێی ئەم بیرۆکەیەوە کە بۆ 2050 بڵێم یاریەک دروست بکرێت بە ناوی visual reality کە تۆ لە کاتی خەوە لە کاتی نووسنا چیتەوە عالەم مەفتیرازیەوە کێشەی ڕاستیەکانی تیا چارەسەرەکەی لە ڕێی هەڵبژاردننی شارێک لەو شارانی کە پسپۆڕەیە کار ئەکا لەو بوارەیە ترچی لە بواری وزەیە بێ لە بواری تەکنیکەی جیاوازە بێ لە بواری تیرۆرە بێ لە بواری کوشت و کاڵ و ژینگەیە بێ بەگشتی ئەجا ئەمە وای کرد کە بۆی شتەکە تۆزێ واقعی بێ بێتە ڕاستیەوە پێویستیە کرد لەگەڵ گەنجی کە لەگەڵ خەڵکیکە ئابژدار بین بۆیە ئەکسلاین بەشێکە لە میاریە کە خۆی وەکو شارێک پێناسە ئەکرێک ئەم شارە گەنج بنیاتی ئەنێ دروستبوونی شار لە کۆمەڵی ئەزمونەوە دەست پێکات جا بۆیە ئێمە لێرە لە ئەکسلاین گەنجەکان بەگشتی کە ئەزمونەکەن لە بواری ئیشکردن چی ڕۆژانە بێ هاوەرزانە بێت ئەمە بێ بە کۆکراوەی کۆمەڵی ئەزمونم ئەزمونانەش عادەتەن پێناسەکەین بە چەند فۆرمێک یان شێوەی بینایەک بۆ ئەوەی تۆ بتوانانی ئەمانە هەمووی پێناسەی ئیشەکانیان بێت بۆ نمونەگەریکە لە بواری پێشانگایە بێ یکە لە بواری تاقیکردنەوەیکی زانستیە بێ یا تەنانەت ئەگەر گروپی ڕێکخراوێکی زانستیان دامەزران بێت کە ئێستا هەمانە با بڵین لە سلێمانی توی لێرە بە مۆدلێک پێناسی ئەەکەی کە فۆرمی ئەو ئیشە پیشان ئەیات ئەمیش هەمووی کۆکراوەتەوە لە نێو یەک شارە کە پێوترێ ئەکسلاین تر ئەم شارەش چەند مانجارێک ئەگۆڕێ لە ڕووی دیزاین لە ڕووی فۆرمەوە لە ڕووی شێوەی بەکارهێنان ئەش بە پێی سیستمی شوێنەکە کە چۆن تەعاملەکە گەنجێکی شاری کەرکووک هەر لە منداڵیەوە خولیای بەخێوکردنی باڵندەی جۆرا و جۆری هەیە بەڵام جیاوازی کاریم گەنجن لەوەدایە کە ئێستا جۆرێک لە باڵندەکانی کە کۆکتێلە فێری سرودی نیشتیمانی عێراقی کردو بە شێوازێکی زۆر سەرنجڕاکێش ئێڵێتەوە کوکو وەردی دێ عێراقی بلێ دێ ماچ دێ کوکو دێ ماچ من لە سەرتای مناڵیمەوە هیوای هینم هەبوو بەخێوکردنم تەیرەکانم هەبوو و ئەو کۆکتێلەش سەرەتا لە برادەرێک کڕیم ئەو برادەرەش دیار بوو تۆزێ حەزی پێ نەبوو ئەوە بوو کە من هەڵم گرتەوە تر ئەو تەیرە تۆزێ ناشاز بوو کە ناشاز بووی تر منش هەوڵمدا لەگەڵیا کە هەوڵمدا تۆزێ فێرەکەلیمەم کرد چۆن فێرەکەلیمەم کرد بەیانیان سەعات 8 حوت پەڕۆیەکمە نایبانی ئەوی سەدا لێ چیەوە 2 کەلیمە 3 کەلیمە زیاتر فێرە بێ کە فێرم کرد یەکەم جا چیوەم فێر کرد ینی هیچ شتێ ببینی ئەلێ چیەوە و دواترش فێرە ماچم کرد هیچێ ببینێ ماچی بۆ فڕەداوە ئەو شتانە و سەبارەت بە خواردنەکانشی خواردنی دوخو نەخوا فەواکە هاخوا تۆمە خوا هەروەها بێتەوە هەموو شتی ئەخوا و من زۆر جا تەیرم فڕیوە پێش ئەمەش بولبولم هەبوو پشی لە خواردوێتی
با فڕی داوەتە خوارەوە قەفەسەکەم ئیتر زۆر تێرم فڕی وەرە دەی وەرە ئەوەکە وەرە دەی وەرە دەی وەرە زۆر کەسش داوای کردووە بۆ فرۆشتن و بۆ داواکاری بەڵام حەزم پێینەوەی فرۆشم من هیچ بەمەستێکی پارەم نییە دوا ئەوەش هەوڵی زیاترمدا بۆ ئەوی فێرە ئایرەقی بیکەم سرودێکی نیشتمانی کووردە کە من زۆر حەزم لێ بوو فێریکەم ئەوە بوو سپاس بخوا باش بوو فێر بوو ئەوەش بەس بە مودەیەکی باش یعنی بۆ ماوەی هەفتەیە من سعات حوتی بەیانی ئەو سەڵتەم بۆی لێدا ئیتر لەگەڵ خێزانمە زۆر لەگەڵ ئایلەکەمە زۆر دڵخۆشە هەموو سەرخوانێک لەبان سەرمانە و لەبان سفرەمانە بەتەنیا بەجێلم زۆر ناڕەحەتە بێ ئەترسم شتێ لە خۆی بکایان نازانم ینی بۆیە من زیاد بولبولم بەخێو کردووە ئەلەم تەیرە زۆر نازانم و دواترش ئەم نەوعە زۆری هەیە کونجی هەیە ئینگلیزی هەیە لیمۆی هەیە هەروە بێتەوە ئەتڵەسی هەیە ئەم نەوعیان پێلێن ئەتڵەسی ماچ چیوە چیوە لە شاری دهۆ گەنجێک هەستاوە بە کۆکردنەوەی ئەرشیوی دەوڵەمەندی ڕۆژنامەگەری کوردی کە بۆ 100 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە و هەندێک لە دۆکمنتەکانیشی دەگەڕێتەوە بۆ سەردەمی کۆماری کوردستان ئەو لە ئەرشیڤەکەیدا کۆمەڵێک وێنەی دەگمەنی هەیە کە تا ئێستا نەبینراون ئامانجی شێوەیە کە ئەو ئەرشیڤە لە ناوچوون بپارێزێت أجدار قلت لا داخل أمانة الشيء ولا پیدا کنید و همه اشخاصی که داخل أمانة ve muhaddin beyhen bugün Gazi Mehmet, İran-Azərbaycan ilə qarşılıqlı yardım və dostluq müahidənaməsini bağladıqdan sonra öz vətənində demokratik dəyişikliklər etmək üçün Kürdistana qayıtdı. Gazi Mehmetin adı Vahiyyətli mühafizəsinin ئەە ئەرشیفێ ڕۆژنامەگەریا کوردیە و یە چەند شۆڕەشێکێن کوردیە و تایبەت یە کومارە کوردستانی المەهاباتێ و یە شۆڕەشە ئاگری داغە ئەف ئەرشیفە تقریبا قەزا گوند ناحیە باژێر کوردستانی ئەسی گەریان حتا ئەز بشم وی ئەرشیفی کۆم بکەم تنێ ئارمانجامشی ئەو بوو و وەکو نرخەک و بەهایەکی گەلێ کوردی ئەرشیفی پارێزم و هەندێک تشتی تایبەت لێکۆڵینە سەر بکەم کە من هەندە مەبەستین تایبەت پێ هەبوون مڤیا بزانم ئەلحەمدولە ئەشیام دەستخۆڤە بینم و یە لدەفمە حازرە تشتێ دەگمەن ژی لدەفمە هەین وێنەوێ قورئانەیەک و پێشەوە قازی محەممەد سیندا یاسایی پێخواندی و دەنگی جەنەرال ئەحسان نوری پاشا سەرۆکی شۆڕەشە ئاگری داخل ئاراراتێ أجدار سباق نورون عمد ورا شناخت وقت دي ما تشبرت ئەە ئەرشیفێ ئێکەم ڕۆژنامە کوردیە و لە 22 نیسانێ ساڵە 1998 القاهرە دەرکەتی ئەوە ئێکەم ڕۆژنامە کوردی وێرە دەرکە 31 ژمارەش وێ ڕۆژنامە دەرکەتینە لە ئەوروپا و مسرێ قاهرە ve muhaddin beyhen bugün برای کمک به شما به گروهانش آمده باشتند
اف گواره سردم کمارا کردستان درد کرد گروگالی مندالانی کرد او ایکم گواره کردیا بالاوکا کردیا زاروکا دیدیروکا روشنامه‌گریا کردی دا هر 10,000 انسان 52 حتی 53 بالاوکا برد کردن دوالاتن پیشکتی دا هر 1000 انسان 182 بالاوک برد کردن الویری دا جدیتر کردم که از بشم اوی ارشیفی کن بکم و بزانم دوالات مدا هر چند مروفا بالاوکه که برد کردن لی مخابن حتی نکاو تشتب همین دست من نکتیه گلک آستان کت نترکم دا نشوم تشتب دست خوب بینم اوجی روزمره تقویم کمارا کردستانیه اوجی دستیریا هاجوتنیه اتوی وقتی دا بو شوفیره که هاد بو در کرنه ده کمارا کردستانه دا کو بو کارو بارینوین روشانه کو بشیتن که او چه وسایل بویا پاشوتن سیاره یا ترکتره که چه باید توی وقتی دا چیاپوی دستیری پاشوت اول روزنامه جمهوریت یا 16 تیر ماه سال 1930 در شورش آگریدا بحث قتل عام گلیه زیلانه دیگه که چند کس ساعت نکشتن حتی بیشتن کود بیش جمع زیلانه سور بوژه خینه و پر بوژه جنازه هن کچێکی تەمەەن 17 ساڵی دانیشتووی قەزای بەردەڕەش ڕۆژانە لە نێو شەقامەکانی شارەکەدا دەستەکات بە وێنەکێشان لەسەر دیوارەکان و بە وێنەی زۆر جوان دایاننەخشێنێت. ئامانجی ئەو کچە ئەوەیە کە کچانی دەڤەرەکەش فێر بکاتەوانەی کە بەهرەمەندن کەڵک لە تواناکانی خۆیان وەربگرن و بێنە ناو دنیای جوانی هونەرەوە. من نام رحمة وعدد دانشتوی قەزای بەردەڕەشم من کوردی مسلم 7 ساڵە ئاوارە بوومە لە پەیمانگەی هونەر جوانەکان مووسڵ ئەخوێنم قۆناغی سێ لە بەشی وێنە کێشان. ڕۆژانە کە مەجالم هەبێت لە شوێنە گشتیەکان وێنە ئەکێشم زیاتر وێنەی پۆرتەرێت ئەکێشم وێنەی ئافرەت و پیاوی بەناوبانگ ئەکێشم مەبەستم وایە لەو شتا سرنجی هاوڵاتیانی بەردەڕەش ڕابکێشم بە دوای هونەرەوە. من وەکو کچێکی وێنەکێش لە قەزای بەردەڕەش خۆم بە تەنیا ئەبینم بەڕاستی بەڵام دڵنیام ڕۆژێک دێت کە کچانی بەردەڕەش فێری وێنەکێش بن بە دوای هونەردا بگەڕێن.
لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەربن.